توانج و پلاری ڕاگەیاندنەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەرۆکی ئێستا و ئیدارەکەی بەردەوامە و ڕۆژنامەی نیویۆرک تایمزیش لە دوایین راپۆرتی خۆیدا ترامپ و حکوومەتەکەی بەنا ڕازگۆ و دووڕوو وەسف دەکات. دوای ئەوەی کۆشکی سپی ئەمریکا دەسوەردانەکانی لە قەیرانی سیاسی ڤەنزوێلا فراوان کردو لە ئێستادا ترامپ و ئیدارەکەی سەرۆکایەتی بەرەی ڕوخاندن و لە کارلادانی نیکۆلاس مادۆرۆی سەرۆکی ئێستا و دانانی خوان گایدۆ سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی ئەو وڵاتە بە سەرۆکی کاتی دەکەن. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی لە راپۆرتێکدا پرسیاری ئەوە لە ترامپ دەکات ئایا مادۆرۆی سەرۆکی ڤەنزوێلا لە عەبدولفەتاح سیسی سەرۆکی کودەتاچی میسر و محەممەد بن سەلمانی شازادەی جێنشینی سعودیا کە تۆمەتباری سەرەکی ڕووداوی کوشتنی خاشقچیە خراپترە و بە توندی دژایەتی دەکەیت. As they try to free themselves from former President Maduro's illegitimate mafia state. ڕۆژنامەکە باسی لەوە کردووە کە مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا حکوومەت و سیستمی مادۆرۆ بەداماڵراو لە هەموو بەهایەکی ڕەوشتی وەسف دەکات. بەڵام دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا دیدار و بینینی عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسر کە بە کوتەتایەکی سەربازی و پاش ڕژانی خوێنی هەزاران خۆپیشاندەر و لایەنگری شەرعیەت و هاوڵاتی وڵاتەکەی هاتووەتە سەردەسەڵات بەمای شەرەف و شانازی ناودەبات و بە دۆستێکی گەورە و نزیکی خۆی دەیناسێنێت و دەشڵێت هیچ کات وەک ئێستا پەیوەندیان پتە نەبووە. هاوکات ڕۆژنامەکە لە بەراوردکردنی هەڵوێست و سیاسەتەکانی کۆشکی سپی بەردەوامە و دۆسی خاشقچی و مامەڵە لەگەڵ شازادەی جێنشینی ئەو وڵاتە بە نمونە دەهێنێتەوە و نووسیوێتی لە کاتێکدا کە وەزیری دەرەوەی حکوومەتەکەی ترامپ سەرۆکی ڤەنزوێلا بە کوشتنی هاوڵاتیانی بێتاوان تۆمەتبار دەکات. ترامپ لە وەڵامی پرسیاری چارەنووسی بکوژانی خاشقچی ڕۆژنامەنووس دەڵێت خاشقچی هاوڵاتیەکی ئەمریکی نییە. ئەمە بەدەر لەوەی محەممەد بن سەلمانی شازادەی جێنشین کە تۆمەتباری سەرەکی کوشتنی خاشقچی و پارچە پارچەکردن و تواننەوەی تەرمەکەیەتی بە دۆست و هاوپەیمانێکی گەورەی خۆی ناودەبات و پاساوەکەشی ئەوەیە سعودیا یەکێکە لە وڵاتە گەورەوە بەرهێنەرەکان و ساڵانە بەبڕی سەدان ملیار دۆلار و بەرهێنان لە ئەمریکا دەکات کە ئەمەش مانای گۆڕینەوەی بەهای مرۆییە بە ئابووری. نیویۆرک تایمز ڕخنی لە ناڕازگۆیی ترامپ بەرامبەر سەرکردەکانی جیهان گرتووە بەتایبەت بەرامبەر سەرۆکانی کۆریای باکوور و عەرەبستانی سعودیە و میسر و فلیپین. لە کۆتایی راپۆرتەکەیدا ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی دەپرسێت ئایا دووڕووی و جیاوازی هەڵوێستەکانی ترامپ و ئیدارەکەی بەرامبەر بە وڵاتە جیاوازەکان بۆچی دەگەڕێتەوە؟ El imperio ataca a nuestro ejército y a nuestra fuerza armada. Desde Colombia se conspira para